لە دەوحەی پایتەختی وڵاتی قەتەرم لە کاتی یاریەکانی جامی جیهانی 2022 قەتەر ئەم وڵاتە کۆمەڵک شوێنی بۆ هاندەران ئامادە کردووە. ئەمە یەکێکە لە ژوورەکانیمانەوە، دەمەوێت بچینە ژوورەوە یەکێک لە تایبەتمەندیەکانتان نیشان بدەمکەوە پێشتر ئەم کارە ئەنجام نەدراوە. یەکەم جارە ئەم کارە وڵاتی میواندار ئەنجامی بدات، بە تایبەتی کەوا وڵاتی قەتەر یەکێکە لە وڵاتە کەوا ڕێژەی زۆربەی دانیشتوانی موسڵمانە وەروا دەیەوێ ئاینی ئیسلام زیاتر بەربڵاو بێتن، بۆیە کارێکی ئەنجام داوە. لەو شوێنانەیمانەوە زیاتر هاندەرانی کیشوەری ئەمریکای لاتین و وەروە ئەوروپا زیاتر بە ئاینی پیرۆزی ئیسلام ئاشنا بن. ئەویش ئەم بارکۆدەیە کەوا لە هەموو ژوورەکانی شوێنیمانەوە لە وتێل لە شوقا لە هەموو ئەو شوێنانێکەوە هاندە لی دەمێننەوە ئەم بارکۆدە بەردەستە، وەروە لە نێو پاسەکان، وەروە لە شوێنە گشتەکانیش. من دەمێ ئەم بارکۆدە تاقی بکەمەوە تاوەکو بزانم چیتیایە و بە ئێوەشی ئاشنا بکەم. دوایەوەی کەوە کامێرە دەکەینەوە بارکۆدەکەی دێتە سەر ئینجا لینکێکە. ئەم بارکۆدەکە دەکەینەوە لینکەکە ناساندنی ئاینی ئیسلامە بە کۆمەڵێک زمانی جیهانی وەکو ئینگلیزی، ئیسپانی، فەڕەنسی و کۆمەڵێک زمانی تر، وەروە زمانی قسەکردنی عەرەبی ناساندنی بۆ کراوە بە هەردوو زمانی ئینگلیزی و فەڕەنسیکەوە. زۆربەی هاوڵاتیان بەو زمانە قسە دەکەن لەسەر ئاستی جیهان. وەروە دوو بابەتی تریشی تایە، یەکێن ڕۆژمێری قەتەرە کەوە کاتی بانگ و زۆر بابەتی تریشی تایە لەگەڵ مصحەفێکی قورئان کەوە ئەو کەسەی کە بێوێتن قورئانی پیرۆز بخوێنێتن لەم شوێنە بەردەستە. ئەم تایبەتمەندیە یەکەم جارە وڵاتی قەتەر ئامادەی کردووە و دەتوانین بڵێن کاردانەوەیەکی زۆریشی لە نێوان هاندەران لێکەوتۆتە بە تایبەتی ئەوانەی کەوە لە کشوەرەکانی ئەمریکا و وەروە کشوەری ئەوروپا هاتوون کە پێشتر بە ئاینی ئیسلام بەو شێوە شارەزانەوە بوون.